بۆ ژیانەوە و گەڕانەوەی ڕۆحەکان بۆ نێو جەستەکانیان وا بەم ڕووداوە زۆر گەورەیە هەر چەشنە دردۆنگیەک سەبارەت بە ڕۆژی پەسڵان لە دڵی ڕاستپێژان و پاکڵاندا لا دەچێت وە بێگومان خوداوەند بەم چەشنە مردووەکان زیندوو دەکاتەوە. هیوادارم بەو چەشنە بێت. ئیزن دەفەرمون لەوحی شەهیدانی ئەشکەوت بێنمە خزمەتتان. زۆر سپاس دەکەم. من کە ناتوانم ئەمە ببینم معلوم نییە ئەم قسە پوچانەکەی دوایی دێت. ئەم کابرایان لەکوێ دیتۆتەوە؟ نازانم. هەر سبەینەیە لەم خورافاتانە خوددا دروست دەکەن و تۆدۆز لە بەرامبەریاندا چۆک دادلا و ئێمەش ناچار دەکەن ملکەسکەین بۆ لادەیەکان. ئەم ڕووداوەیە هەرگز نایەتە پێش. ئەسڵان چێ ئەزانێت کە بەسەر هاتی شەهیدانی ئەشکەوت دروست بێت؟ ئەوانە هەمووی شێتن. بێدەنگ بوون جەناب مەقسەدیان شتێک بڵێ. شەرمەزاری زمانی بەسلوب لەوەی کە ناتوانم شکرانە بژێری ئەم هەموو نعمەتەی خوددا بم زۆر شەرمەندە. کام نعمەت جەناب مەقسەدیان؟ نعمەتی ڕزگار بوون لە بەندی زەمان بۆ من کات و سات مردووە و ناتوانێت لە تێگەیشتنی بیر و باوەڕم بەرگری بکات. ئێستا من بە ئاسانی ڕاستەقینەکانی درێژەی مێژوو دەبینم بەڵام تێگەیشتن ڕاستیەکان بۆیەوە زۆر دژوارە. ئەمانە چێن؟ نازانم باشترە ئێمەش بڕۆین بۆ لایەن تا بزانین مەسەلە چییە. زۆر چاکە بڕۆین. خاوەنشکۆ ئاریۆس لەگەڵ هاوڕەکانی. خاوەنشکۆ فەرموو. فەرموو. ئەم نعمەتە خوداییە کە بە ئێمە دراوە ئێوان ها؟ ئەوان تەنیا نین. 6 کەس لە یارانی هێشتا لە ئەشکەوتن. یانی دۆستانی ئێوە ئێستا خەوەرن؟ ئەوانی زیندوو بوونەتەوە؟ بەڵێ هەموویان خەبەر بوونەتەوە. بەڵام ئەمە ناممکنە. هیچ شتێک لە بەرامبەر هێزی خودداوە نەگونجاو نییە جەنابی هەرەکلیوس مەگەر بۆ ئەوانەی ئینکار دەکەن. گۆڕانی دڵۆپی خوێن
بە جنابی هێراکلیۆس نەگونجاوترە یا خەوێکی دوور و درێژ بڕواکردن بە کامیان دژوارترە؟ جنابی هێراکلیۆس چ بۆ؟ ئەی بۆ بێدەنگی بۆ قسە ناکەی؟ درود بۆ خاوەنشکۆکان. جەنابی مەکسیمیلیان، دەکرێت جارێکی تر ناوی دۆستەکانتان بڵێنەوە؟ یێڤانیس، سۆدینانوس، دیناسیۆس، تێلمیخا، مارتینوس و ئەنتۆنیوسی شوە. بەڵێ بەڵێ. سەیری بکەن. لێرەدا نووسراوە نێوی دۆستەکانی جەنابی ماکسیمیلیانۆس. سەیرە، بەڵام ئەمە چۆن دەکرێت؟ چۆن ئەم هەموو ساڵە بەبێ خۆراک زیندوو ماون؟ چۆن لە ماوەیە و 300 ساڵەدا لەشی ئەوان لەسەر بەردەکان نەڕزاوە؟ من هەواڵێکم نییە. ئەو کەسەی کارەکان لە دەستیدایە باشتر دەزانێ. ڕەنگە ئەوان مردوو بێتن و خوددا تەرمەکانیانی پاراستووە و پاشان دووبارە وەکو ئەوزەیری نەبی ئەوانی زیندوو کردوتەوە. بە جێگەی ئەم چەشنە قسە و باسانە خەڵک ئاگادارکەن تا ئەم موعجزە ئاشکرایە ببینن. ئەوە موعجزەیەکە کە بە زۆرێک لە دردونگیەکان سەبارەت بە مەعاد کۆتایی دێنێ. ئەگەر بڕیار بووایە خەڵک لە بەرامبەر مۆجزەکاندا سەریاندا بنواندبا، هیچ کەس دژی پێغەمبەران کافر نەدەبوو. قسەی ئێوە سەبارەت بە دوژمنان ڕاست و دروستە، بەڵام ڕاستیقینە خوازانیش کەم نی. ئێوە خەبەرتان نییە کە منکرانی مەعاد چۆن بێشەرمی دەکەن وە چەندە بە بەڵگەکانی بێبناغا مؤمنینی خوددا پەرست دەخەنە تەنگانە و مەترسێەوە. هەبوونی ئێوە زاری قسە پوچبێژان دەبەستێ. باشتر نییە دۆستەکانی ئێوەیش بێنە ناو شار تا تەواوی خەڵک بیبینن کە یارانی ئەشکەوت هەموو زیندوو بوونەتەوە؟ بۆچی ئەو پاکانە بێنە ئێرە؟ پێڵن خەڵک خۆیان بڕۆنە ئەشکەوت و بە ئاشکرای ببینن کە خوددا چۆن مردوەکانی زیندوو کردوێتەوە. پێڵن دوایی بەسەرهاتی ئەشکەوتی سامناک بە چاوی خۆیان ببینن. جارچیان بڵێن خەڵک ئاگادارکەن ئێمە بەیانی دەچینە ئەشکەوت. باشتر نییە کە پێکێک ڕەوانێ ڕوون بکەین و پاپ لەم ڕووداوە ئاگادار بکەین؟ بۆچینە پێویستە ئێوە دەبێ ئەم کارە جێبەجێ بکەین بەسەرچاو. ئەگەر خاوەن شکۆتیەوە دۆزی زن بدەن، من دەبێ ئەم شەو بگەڕێمەوە بۆ ئەشکەوت. بۆچی؟ دۆستەکانم برسیانە و هەم نیگەرانی حاڵی منیشە. تازە ئەوان لەم شتانە کاتوتە پێش ئاگادار نین. و ئەگەر حەشیمەتی زۆری خەڵکی ئەم شارە ببینن ڕەنگە بترسن و هەڵێن. هەڵێن؟ بۆچی هەڵێن؟ مەگەر لە خەڵک دەترسن؟ وا دیارە لەبیرتان چوەتەوە ئێمە واین لە حاڵی هەڵاتندا. هەڵاتن لە دەستی سەربازانی هادریان و دیۆکلێتیانوس. ئەگەر پێویستە تا چەند سوار بخەینە تەکتان. سپاس دەکەین. من و ماریش لەگەڵ ئەوان دەچین. ئەم شۆ خەو لە چاوانی خەڵکی فیلادلفیا نامێنێ. ئێوە وەڕێکەون ئێمەش سبحەینێ بەیانی زوو دەینە چێوی ئانجلۆس. خوداتان لەگەڵ. سپاست دەکەم خاوەن شکۆ. بڕۆی. ئەی خەڵکینە بزان و ئاگادار بن، شەهیدانی ئەشکەوتی ئانجلۆس زیندوو بوونەتەوە. شەهیدانی ئەشکەوتی ئانجلۆس زیندوو بوونەتەوە. شەهیدانی ئەشکەوتی ڕەقیم زیندوو بوونەتەوە. ئەی خەڵکینە ئاگادار بن، شەهیدان زیندوو بوونەتەوە.
شەهیدانی ئەشکەوتی ئانجلۆس زیندوو بوونەتەوە جەنابی تێۆدۆس بەیانی زوو دەچنە شکەوت هەر کەسێ دەیەوێ لەگەڵیان بڕوات بەری بەیان ئامادەی ڕۆیشتن بێت شەهیدان زیندوو بوونەتەوە شەهیدانی ئەشکەوتی حەقیم زیندوو بوونەتەوە جەنابی تێۆدۆس بەیانی زوو دەچنە شکەوت خدا بکات شتێکیان لێ نەقەوما بێ ئەگەر بیانگرن بێگومان بەردەبارانیان دەکەن ئەگەر لە خودداوەند بۆ ئەواندا خوازی خێر بکەین بە سەلامەت دەگەڕێنەوە من کە برسیەتیم لەبیر چووەوە بریا نەڕۆیشبان نازانم ڕۆژی پێشووی چەند دەخەوتوین کە تەنانەت خەویشمان لێ ناکەوێت باسی ئەوم بۆ بکەن باسی دایکم هێلێن ئەو بەڕاستی نمونەی پاکی بوو ئەو کاتە لە قسەکانی تێنەدەگەیشتن بەڵام ئێستا تێدەگەن ئەو خەونی دەدی کە من زیندوو بوومەتەوە ئەو تۆشی لە خەونی دادی بوو لە چی بیر دەکەیتەوە بابە؟ لەمەکە بەڕاستی من کێن دروستە کە من نەمردوو بەڵام کەسانی سەردەمی من هەمویان مردوون من هاتوومەتە زەمانێکە هی ئەوێ نیم کلێن خێزانی بە وەفا و بامەگەن مردوو کوڕی بچووکم هێرکمی 250 ساڵ لەمەوبەر تەواوی دۆستان و دژمنان مردوو ئەدریانوس دیۆکلێتیانوس جولیوس چەندە سادە و ڕەحات چوو بە ئاسانی خەوێ سات و کات بە چەهێز و تواناییەکەوە چووەتە پێش و لە هەموو نیگەرانی و ناڕەحەتی ئەوینەکان و ڕقوخین دۆستیەکان و دوژمنیەکان پەشکەنجەکان و بەندیخانەکان ئەو هەموو لەشکر و سپا و کۆشکەکان و ئەو هەموو خوداگەلی جۆر بە جۆر چەندە گاڵتەیە هەموو کۆڵیان داوە تەنیا شتێککە دەبینم لە ناو چوون و فەوتان هەموو شتێک شکاوی یەک هێز و یەک کەسە هیچ کەس توانای نەیاری و خۆڕاگری نییە ئەگەرە تەواوی و کەسانە کە تەپڵی شەڕ لەگەڵ خوددایان لێدەدا وە خوتبەی خوددایان بنێوی خۆیان لەخوێندەوە لە درێژەی زەماندا سیرکەی چه گەوجگەلێکی نەفام و کەسانێکی بێچارە بوون کە بە تەواوی سەرهەڵدان و نەیاریکردنیان تەنیا بەهێزی خوددا لەناو چوون بەڵام بۆ خۆشم نەمبزانم وامانە شت گەلێ بوو کە ماهەواتی